بەراوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز حاجی مەسیفی ئەندامی سەرکردایەتیەکێتی نیشتیمانی کوردستان باسی کۆمەڵێک پرسی تایبەت بە بارودۆخی ناوخۆی هەرێمی کوردستان و ناوکۆکیەکانی پارتیوێکێتی لەسەر چییە و ئێستا گفتوگۆ هەیە بۆ کۆبوونەوەی بینی پارتیوێکێتی یاخود دوو تێڕوانی جیاواز هەیە هەم بۆ ئیدارەدانی حکوومەت هەرێم و هەم بۆ ئیدارەدانیش لەگەڵ بەغدا و لێکەوتی ئەو ناکۆکیانش چی دەبێت لەسەر بەغدا قسە لەسەرم پرسانە دەکەین کاک حاجی مەسیفی لە هەولێرەوە لەگەڵمانە کاک حاجی سوپاس بۆ ئامادەبوونتان ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ماوەیە کە پەیوەندیەکانی پارتیوێکێتی ئاڵۆز بووە بە دیاریکرایە وەکو یەکێتی نیشتیمانی لە چی پارتی یاخود لە چی بڵین کابینی نوێم نیگەران و ئەو ناکۆکیە کە دروست بووە لەسەر چییە؟ زۆر سپاس کاک حەشیم، سپاس بۆ بینەران، سپاس بۆ جەنابێت. ئێمە ناکۆچیمان لەگەر حکمڕانی هەیە، لەگەر پارتی دیموکراتی کوردستانمان نییە. ئێمە تۆ کۆمەڵێک گلەییمان هەیە لەسەر چۆنیەتی بەڕێوەبردنی حکمڕانی لە کابینەی نۆدا. بۆیە ئێستاکە بە برادرانی تیمی پارتی لە حکمڕانی گوتومانە کە بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان ناتوانێت چیتر تەحملی ئەو وەزع بکاتن و ئەو بازە بداتن کە کۆمەڵانی خەڵکی کوردستان لێ زویر بیتن. چکە دایما کۆمەڵانی خەڵکی ئێمە لەسەر ئەوە لە ئێمە زویر بوونە لە ئێمە ئەکشێنەوە ئەڵێن ئێوە چوونەتە پاڵتیمەکەی پارتی لە حکمڕانی بەشدارن لەو هەموو خراپەکاری کە تیمەکەی پارتی لە حکمڕانی دەیکەن. باڵێ بەس بڵێن ئەو دەڵێ گلەیتانەیە لە حکمڕانی گلەیتانیە لە پارتی وەکو حەزب گلەیەکە چین لە حکمڕانی دابەش دەبنە سەر ئاستە پەیوەندیەکانی هەرێم و بەغدای حکوومەتە مەسلەی داهاتە هێزی ئەمنیە چۆنە گلەیەکان چین ئەگەر بۆمان تەحدید بکەی؟ ئێمە کاتی خۆ لە پاش ڕاپەڕینەوە لە ساڵی 1990ەوە لە حکمڕانی بەشدار بووینە. ناشنین ئێمە هەموو ئەو وەزە خراپانەی بەسەر هەرێمی کوردستان داهاتووە ئێمە لێی بەریننا، ئێمەش پشکمان بەرکەوتەوە بەڵام بە پێی نسبەتی خۆمان ئێمە لەگەر پارتی بەشدار بووینە لە سەرەتای حکمڕانی تاکو ئەمڕۆ کەش. ئێمە لە هەموو تەشکیلێکی کابینەکانە لەگەر برادرانی پارتی ڕێکەوتنمان هەبووە. لەسەر ئەو ڕێکەوتنە تەشکیلەی حکوومەتمان کردووە. تیمی ئێمە و تیمی ئەوان وە هەوڵمان دووە بەشی زۆری هەموو لایەنەکان بەشدار بن لە حکمڕانی بۆی حکمڕانیکە حکمڕانیشی متەکامل بی پێکەوەی بیتن باش بوو بۆ هەمومان بیتن خراپیش وەیەکە بە نسبەتی خۆی بکەویتن. بەڵام لە سەرەتاوە ئەو ڕێککەوتن نامی کە لێ نێوان ئێمە و برادرانی پارتی کە لەسەر دەستی هەواڵی بەڕێز کاک کورسەت و کاک نیچیلوان بارزانی واژۆ کرا لە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێر. برادرانی پارتی هەر لە سەرەتاوە خۆیان دزیەوە لە ڕێککەوتن نامەکە. یعنی کارگەیشتە ئەوە برادرانی پارتی قبولیان نەبی ئێمە برادران ئەو برادرانێکی خۆمان کە کاندید دەکەین بۆ پۆستی وزاری و جێگرەکان و بەڕێوەبرگشتیان قبولیان نەبیتن. ئێوە چۆن شەراکەتێکە، ئەوە چ ڕێککەوتنێکە. ئێمە بۆ مەسەلەی بەغداش لە بەغداش خۆتان ئاگاتان لێبوو لە پار ساڵەوە لە پێرار ساڵەوە کەڤالی بەڕێز کاقوبات تاالبانی کە جێگری سەرۆکی حکوومەت و چ هەوڵ و کۆشێکی کرد لەگەر تیمەکەی حکوومەت لە بەغا بۆی کە بتوانیتن لەگەر حکوومەتی فیدراڵە قسە بکاتن لەسەر بودجا لەسەر پێداویستەکانی هەرێمی کوردستانە لەسەر مادەی 130 لەسەر هەموو ئەوانەی کە لە دەستورە بۆ کورد فەراهەم کراوە. بەڵام ڕۆژ بە ڕۆژ پارتی بۆ شوێ تەعاملی دەکوت کە بەڕاستی یەکێتی پەراوێز بخاتن لەو دەسەڵات و لەو حکمڕانیە. مەسەلە لە خزمەتکردنە، لە مەسەلەی موچە، لە مەسەلەی شەفافیەتینەوە لە کۆمەڵێک مەسائلە ئێمەش زۆرمان تەقەبول کرد، زۆرمان تەحمل کرد لە نەتیجە گەیشتنەوە کە بەڕاستی پێیان برین ستۆپ
حەق وایە بە خۆتان دابێنەوە وەرن با دابنیشین بەڕاستی حکومڕانیکردن بەو شێوەیە نییە تو قامی زاخۆ یا مەسئولی ئیدارەی زاخۆ مانگانە 50 میلیۆنی بدەیتێ بەڵام قامی ئیدارەی ڕاپەڕین 5 میلیۆن دیناری بدەیتێ ئەوە نەتەوازنە ئەوە یەکسانیە ئەوە نەڕێککەوتنە ئەوە پەراوێز خستن و دروستکردنی کێشێ لە ناوچەکانی وەکو ناویان لە ناوە زۆنی سەوزە. باش بەسکە حاجی خۆ بەرپرسانی پارتیش گلیان هەیە لە یەکێتی کە هەم سەبوون و دوێنێ ئەندامێکی مەکتەبی سیاسیی پارتی چاوپێکەوتنیە بوو باسیرۆ کەرەگیری کراوەلەوەی کە کارنامەی حکوومەت بۆ چاکسازی جێبەجێ بکرێت بۆ هەم لە سنووری سلێمانی ڕێگیری کراوەلەوەی کە بڵێن هێزی وەزارەتی ناوخۆ پێشمەرگە بچێتە سنوورەکان بۆەوەی کە قاچاقی نهێڵدرێت ئەوانیش گلەیان هەیە لەو ڕۆوە لە یەکێتی. وڵا کاگە حەچی من حەزم دەکرد ئەو قسانەی دوێنێ کە کاکێ من هەورامی کرد کاکێ من هەورامی نەیکردووە. کاکێ من هەورامی سیفەی جێگری سەرۆکی پەرلەمانی هەیە. یەک لە واجبەکانی پەرلەمان لە ئەرکەکانی پەرلەمان ڕەخابەتکردنە بەسەر حکوومەتی هەرێمی کوردستان. حەزم دەکرد هێ من هەورامی بیگۆت بە بۆ لە 2014ەوە ئەمڕۆ 2022 میزانی حکوومەتی هەرێم ناتە ناو پەرلەمان. کێ ڕێگری لە چاکسازی کردووە؟ کێ بایۆمەتری لە هەرێمی کوردستان و دووموچەی نەهێشت و بندیواری نەهێشت؟ ئێمە مانام بووین بە سەرپەرشتی کاقوباد بوو. ئەو چاواشەکاریە مۆدیلی نەماوە. کاک هێمن هەورامی زۆر چاکەزاریتن. ئەو لە هەموو کەم و کوڕەکانی حکوومەتش ئەگاتن. نابا بێ وەکو جێگری سەرۆکی پەرلەمان ئەگەر چیانداوی مەکتەبی سیاسی پارتیشە وەکو پارتی قسە بکاتن ئەبا بەڕاستی وەکو کابرا کەسێکی جێگری سەرۆکی پەرلەمانە دیفاعی لە حقوق و لە ماف و لە خزمەتگوزاریەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان کردبا ئەبا دەستنیشانی کەم و کوڕەکانی حکوومەتی هەرێمی کوردستانی بکرد بە. تو دەڵێ نەیهێشتووە ڕێگری نەبووە نازانم بە چێ ئەوە بۆ چێ ڕێگری کردووە چێ نەیهێشتووە ئەو هەر بۆ خۆیان قسە دەکەن هەر بۆ خۆیان ئیتر ئەو دەوڵەت دەکوتن بۆ لە کاتی خۆیە لە کاتی خۆی ئەو قسانیان ناکرد بۆ لەو کاتێککە یەکێتی نیشتیمانی کوردستان مووقفی وەرگرت و پێی گوتن کاکە ئێمە تەحملی ئەو وەزع زروفە ناکەین کە ئێوە بێن لە ناوچەی زۆنی سەوزە بەو شێوەیە ڕەفتار بکەن موچە دوا بکەن خەڵک لە سڕی موچە وەفات بکاتن خزمەتگوزاری وەکو پێویست ئەوەی کە لە دەهۆ دەکرێت لە سنووری زۆنی سەوزە ناکرێتن بۆ هەتا ئێمە قسانەمان نەکرد ئەوان نەهاتن ئەو قسانە بکەن بڵێن ڕێگریمان لێ دەکرێتن لە زۆنی زەردا لە بەڕێوەبردننی چاکسازیە. چاکسازی لە چی دەکەن بەرە زۆرم پێخۆشە با کاک هێمن عەزەکە پێکۆ دەچینە چینە منتقی سەحێلان و عینزالا بزانین چێ نەوتی ئەوێ بەتاڵان ئەبوو ئەیفرۆشیتن و ئەو نەوتەی کە لە ڕۆژ ئاوا دەچێتی جارەتی پێوە دەکاتن و هەرزان فرۆشی دەکاتن. بۆیە خەڵک ئەو ڕۆکە وشیار بوویتەوە تێگەیشتە و لە چاواشەکاریش تێری خواردووە. باشە بەسکە حاجی بەرەزوتت بندیوار لابراوە پرۆژەی جێگری سەرۆکی حکوومەتەوە بەس ئەوکاری چێگەر بندیوار وشت لابراوە ئێستا لیستی موچە لە پێش دەست بەکارنی ئەم کابینە لیستی مانگانە 880 میلیارد ئەو دەورو بەرەوە ئێستا چۆتە سەروی 900 میلیارد دینار مادەم ئەگەر بندیوار وشت لابرا بۆ لیستی موچە خەرجەکان زیاد دەکەن لە کاتێکە دامەزراندن بە شێوەیەکی فەرمینیە بۆ بڵێن دەتوانی زان کۆپەیمانەکە. کاک حەچیم جان مەسەلە کاک ئەوەم بیرۆکەی کاک قوباد بوو وەکو جێگری سەرۆکی حکوومەت و کردیشی و گەیشتە ئامانجێکی باشیش یعنی تواندرا داهاتێکی زۆر بۆ حکوومەتی هێرام هەرێم بێجێڕێیتەوە کەواتە کاکوبات نیەتی بووکە چاکسازی لە حکومڕانی بکاتن ئەو بندیوارە هەر یەکێتی پارتی نەبووی هەموو لایەنەکان بوو خەڵک بەهاوەنتە دوو موچە سێ موچێ هەبوو لە هەموو لایەنەکانە بەڵام توانرە بوو بایۆمەتریا بە پرۆسەیەکە بە پرۆسەیەکی ئەلکترۆنیە بە پرۆسەیەکی چاکسازیە ئەوانە هەموو ساغ بکرێنەوە و یەک موچەیان بۆ حساب بکرێتن ئەویتر بسخرێتەوە کاوە داهاتێکی زۆری بۆ حکوومەتی هەرێم جێڕایەوە. من ئێستاش وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەر هەموو چاکسازیەکین لەگەر هەموو چاکسازیەکین بابێن دەست بۆ هەرچی ئەبەن ئێمە پشتیوانی دەکەین
بەڵام چاکسازی ئەوە نییە توبەی هەموو ئەو پرۆژانەی کە لە سنووری سلێمانین بە مەرگەسات و کارەساتا بڕوات موچە بەو شێوەیە بیتن کاکە خۆ حەی عەلە سەڵات دیارە داهاتی سنوورەکانی سلێمانی زۆر کەمترە لە داهاتەکان بە هەموو خاڵە گوموجەکانی سنووری سلێمانی ناکاتە نیوەی برایم خەلیل لەبەر وەزعەکە وایە برایم خەلیل دەواازەیەکی دەوڵەتی تورکیا بۆ هەموو عێراق نەبەز بۆ هەرێمی کوردستان هەموو شتەکان و لە ئەوروپاشەوە دێتە تورکیا لە تورکیا داخلە بیتن بەڵام ئەوەی باشماخ و ئەوەی پەروێزخان شتێکی یعنی ئەوەیە یعنی بەسیتە ئەوەندە نییە برێ لە هەموو دنیادا لە حکومڕانی نابێ و حساب و کتابە بکرێ وەڵات و بە زۆر دەبی ئەوەندە پەیدا بکەی منیش ئەوەندە لە پارەی نەفتی دەمێ ئەبی خۆت خەمی ناوچەکەی خۆت بخۆی شتیوانێ لە حکومڕانی لە حکومڕانی داهات و سەرفیات هەیە خەرجی هەیە هەموو داهاتەکان کۆ دەکرێتەوە لە خەزانەی حکومەتە بە پێی پێویست بۆ هەموو شوێنەکان سەرف دەکرێتن ئەوە چی ئەو قسانە وەڵا دوونێکە ئەوەندەی کۆکردەوە ئەو ڕۆوەندەی کۆکردەوە کاکە تو ئەگەر گومانت هەیە وەزیری دارایی لە گۆڕانە وەزیری دارایی با لیژنەیەک پێک بینیتن لە هەموو لایەنەکان بابچی هەموو سەردانی هەموو خاڵە گومورجەکان بکاتن ڕاستەکان بچڕمێنی و بێ لە بەردەمی شاشەی هەموو سۆسیال میدیا باز بکاتن برێکا کە پارتی مقەسەرە یانە چیتی مقەسەرە بەس ئێوە بۆ ئەو هێزەی خاڵە سنووریەکانیش ئەوەی کەوا بڕیار بوو 1-2 ساڵ هە لە سەرەتای کابینەکەوە بڕیاری لێدرا بوو دروست بکرێت نردنیێز بۆ خاڵە سنووریەکان وەزارەتی پێشمەرگەم ناوخۆ ئێوە ڕێگری ناکەن باشە کاکەی من دەڵێ یەکێتی نەوێشتە میش دەرێن پارتی نەیکردە کاکە هێز با پێگەر نیەت هەبیتن بۆ چارەسەرکردنی هەموو کێشەکان ببوورە ئەگە نیەتەوی بۆ چارەسەرکردنی هەموو کێشەکان هێزی بۆ چییە؟ بۆ بەهێز ئێمە هەردوو لامان تەرەفدارین هەریەکە بە نسبەتی خۆمان لەو حکومڕانیە با وەزارەتی دارایی مەسئولە لە کۆکردنەوەی هەموو داهاتەکانی نەوتیبی نانەوتیبی مەسئولە لەوەی کە کۆی بکاتەوە کێ مقەسەرە با وەزیری دارایی برێتن کاکە یەکێتی پارەکە ئەدزیتن پارتی ئەی ببرێ پارتیای دزیتن هێزی بۆچی بچی من تازە بچم وڵا هێز لەسەر سنوورەکان هەموو خاڵە سنووریەکان پۆلیسی گومرجی لێیە هەمووی باش بەس پێشتر کە وەزیری دارایی ماوەیەک نیگەران بوو پەیوەندی بە یەکێتی نیشتیمانیەوە بوو یان پارتیەوە بوو کە ڕۆژبەوە ماڵەوەندەی کە بڕێز داگاداربی بۆ پەیوەندی بە یەکێتی نیشتیمانی کوشدا بوو قەت ڕۆژێک نەمبینە کاک شێغاوات باسی ئەو کاتن کە گلەی لە یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە نەمبینیوە گوێشم لێ نەبووە باش بەس ئێستا بڵین ئێوە باسیەوە دەکەن ێستا من گوێم لە وەرپرسانیەوە بووە کە ڕێگری کراوەوەی چاکسازی بکەن تیمی ئێوە ڕێگریان لێکراوە پارتیش بەمان شێوە ئەم قسەیە دەکات بۆچی هەر لە ئەو لە سنووری خۆیەوە بۆ داهاتەکان بێت بۆ شەفافکردن بێ دەست پێ ناکە بۆ هێزی سەردار بێت کاکچی مەسلەی داهات و مەسلەی چاکسازی کەس وەکو یەکێتی نەهاتوتە پێش ئێمە ئامادەشین ئێستاش ئامادەین بەڵام چاکسازی چۆن نەکرێتن منەوەی کاقوبادم بۆ شیکردیەوە ئەوان ئەیانەوێت چ چاکسازێک بکەن ببوورە ئەیانەوێت چ چاکسازێک بکەن چاکسازی ئەگەر ئەوە بیتن ئەوەی ئەوان مەبەستیان نیەتیانە بۆ لێدانی هەواڵ و برادرانی ئێمەوە چاکسازی نییە ئێمە ئیتفاقێکمان هەیە لەگە برادرانی پارتی جگە لە ئیتفاقی استراتیژی من بەشێکم لە حکوومەتی هەرێم بەرکەوتووە لەو بەشەی خۆم مەسئولم چێ دادەنیم چێ دانانێم پارتی شارەزای کاردیرەکانی من نییە یەکێتی خۆی شارەزای کاردیرەکانی خۆیەتی بۆی چێ بنێری بۆ چ پۆستێ جارێکە لە سەرەتاوە بۆی تەگەرە و کۆس بخەنە بەردەم ڕێکەوتنەکە کاکە فلانمان قبول نییە کاکە بۆ قبولتان نییە وەڵاوە کاتی خۆ مقابلەی کردی و قسەی کردیە فلانمان قبول نییە فیسارمان قبول نییە کاکە چۆن شتی وا دەبیتن حکومڕانی چۆن وا دەکرێتن
من حزبم بەشدارم مشارەکەم لەو حکومەتە ئیتفاقم لەگەرت و هەیە تو بۆت هەیە مانگانە 6 مانگ جارێک بە کەیفە خۆت وەزیر بگۆڕی مدیر عام بگۆڕی مستەشار بگۆڕی یەکێتی بۆی نییە چۆشتی شەراکەت کەی وایە دەتوانی هەندێک نمونەمان بۆیە ئێمە ڕازی نەبوون یعنی بەڵێ دەتوانی هەندێک نمونەمان پێ بڵی سەبارەت بەوەی کە هەم لە سەرای کابینەکەەوە ینی ڕێگەنە درا ئەو کاندەی ئێوە پێشکەشی بکەن ڕێگری لێک بەڵێ لە سەرای کابینەکەەوە کاگەوەندی مەلا مەحمودمان تەرشێخ کرد بۆ ئەو چی پێدرێن ئەو شوێنەی لا بەڵێ شوێنە ناکۆکەکان قبولیان نەکرد بۆ قبولتانیەوە وڵا کاگڕەوەند کاتی خۆ مقابلەشی کردی قسەی گرانی کردیە کاکە من حزبم ئایدیای خۆم هەیە ڕێی خۆم هەیە من ناکرێم کادیری وەکو کادیری تو بیر بکەمەوە وەکو کادیری توش قسە بکەم چۆشتی وا دەبیتن تو کە هات کاگڕەوەند بوو بۆ وەزیری ئەو شوێنەی گرت ئەگەر لێی ناڕازی بووی تۆ سەرۆکی حکومەتی ئەتوانی جراتی لەگە بکەیت بەڵام تو هێشتا نهاتوە قبولت نییە چۆشتی وا دەبیت لەو بەم دوایە دەمانەویست دو سێ شوێن برادرانی خۆمان قبولیانە شوێنەکانیان بگۆڕین بە ڕەحابەتی سەدر کاچی تیمەکەی پارتی لە حکومەت قبولی نییە کاکە بۆ قبول نیە تو چه حەقت هەیە من کاندیدی خۆمە ئەم کاندیدە 3 ساڵە لەوەیە من ئەو کاندیدە دەینم ئیشێشتری پێسپرم لە ناو حزبە کاندیدیشتر ئەنێرم تەرشیح یەکەم خۆ ئەوان دایان گۆڕانکاری ویان کردووە وەکو ئەوەی ئێستا هەم وەزیری پێشمەرگەکەی و داواتان کرد بوو شوێنەکەی بگۆڕێ هەم بریکاری وەزیری ناوخۆ لە پشکیەوە ئەوان خۆیان نیگەران نین ینی تەناو لای ئێمە ئەو شتانە زۆر تەبیعیە کاکە لای ئێمە زۆر تەبیعە ئێمە لە حکومڕانی لە ساڵی نۆتێک و تاکو ئێستا کاکۆسە سەرۆکی حکومەت وە گۆڕاوە کاک بەرهەم هاتوتە شوێنی کاک عومەر فەتاح جێگری سەرۆکی حکومەت وە کاک عیماد هاتوتە شوێنی کاک عیماد جێگری سەرۆکی حکومەت وە کاک قوبات هاتوتە شوێنی ئەوە نیە ئێمە ئیتر هەتا مردنیەکێک لە پۆستێکدا بنین حەقێکی شەرعی خۆشمانە ئێمە کاندیدی ئێمەن ئەو شوێنانە بەر ئێمە کەوتونە بەپێی نسبەت و حیسەکان حەقێکی شەرعی خۆمانە دەسەڵاتی خۆمانە ئێمە ئەو کاندیدی خۆمان بەو کاندیدە بگۆڕینەوە تو بۆ ڕێگری بەڵێ باسی ستۆپت کردوتت لەمە دووە پارتی دەڵێن ستۆپەکە هەر بایکۆتە ینی هەر ئەوەیە کە شەڕی ڕاگەیاندن لەگەڵ پارتی بکەن یاخ تەنگاوی چی ئێستا بۆ نمونە ئەو ئێمەش ئەمەی مەسەلە پارتی ئێمە شەڕمان لەگەر پارتی نییە کاکاشم شەڕمان لەگەر پارتی نییە شەڕمان لەگەر پارتی نییە گلەییمان لە حکومڕانی هەیە گلەیمان لە حکومڕانی هەیە ئەو حکومڕانی ئێستا بەڕێوە دەبدرێتن لە کابینینەوەیە ئێمە گلەیمان لێ هەیە و ئەو گلەیانش قابلی چارەسەرە وەرنداریشین پێکەوە 1 2 3 4 ئەوانش با ڕێیەکانی خۆیان برێن ناکرێت من هە لە میدیا باس کۆمیشە لە میدیا باس بکاتن ئێمە وەکویشتی ئامادەی خۆمان دەربڕێەوە کە دابنیشین پێکەوە ئەو گلەی و گازانەرە کە خۆمان هەمانە لە حکومڕانی لەسەر مەسەلەی ئەمنی لەسەر مەسەلەی اقتصادی لەسەر مەسەلەی ئەفراد لەسەر کۆمەڵێک شت هەیە بۆرن با چارەسەری کەین باشە بەزۆکو ئەوەی ستۆپەکە بەچی دەکرێت هەر بەو بایکۆتە دەکرێت ئەوەی کە ئێستا هەیە بۆ کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیر وڵی زێر ئێمە خۆ ئەوە نییە ئێمە کە گوتمان ناینە کۆبوونەوەکانتان لەگەرتان مشتارک نابین چیتر لەو وەزعی لەو شێوەی حکومڕانی ئەوانە گستی زابیان نەبیتن خۆی چیتی نیشتیمانی کوسان پلان و بەنامەی تری دەبیتن بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو وەزع بەرنامەکە چیە هیچ شتێک دیارە بەرنامەکە باوێکشت پێ برم ئێمە لەسەر زاری مامزلال بۆ ئێمە مایکتەوە هەزار ڕەحمەتی لێبی قەت ڕۆژێک لە ڕۆژان بینەوە ناکەینەوە نە شەڕی ناوخۆ دروستکەینەوە نە دوو ئیدارەش دروستکەینەوە لەبەر ئەوەی میلەتی ئێمە بەرگەی ئەو وەزعانە ناگریتن چیتر ئێمە ئەمانەوێتن نەخشە ڕێگایەک دابنین بە هەموو لایەکمان
زیاتر خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین ئەوە لای ئێمە گرنگە ناکرێتن خۆڵ و خاشاک لە شەقامەکانی سلێمانی کەڵەکە بکاتن بەڵام لە دهۆک هەموو شتیلۆ جێبەجێ بکرێتن ئەو شتانە ناکرێتن کاکە ئەگەر حکومەتی هەرێمە حکومەتی هەموو هاوڵاتیەکە بابێتن بیسەلمێتن ئەگەر تەنها حکومەتی ناوچەیەک و شوێنێکە ناکرێتن ئەو کاتی دەبی ئێمە دابریشین پێکەوە بزانین چارەسەری کێشەکان بکەین باشە بەس بۆ نمونە پێشتر سەرۆکی حکوومەت لە دیداری میری باسیرەوە کردبوو پێشترێ وەکو یەکێتی نیشتیمانی داوەتان نەکرد بوو دەسەڵات شۆڕ بکرێتەوە بۆ پارێزگاکان بۆ نمونە ئەم ڕێکەوتنێک نەبوو کە لە داهاتی ناوخۆی پارێزگاکان پرۆژە جێبەجێکرێت و داهاتی نەوتیش لە سەدا 43 و 57 لە بینی ئیداری سلێمانی و هەولێر کاک حەکیم نەکرا من خۆم شخصینە لەگە سەتا 43 و 57م بەڵام زۆر لەگەر لامەرکەزیت بەڕێوەبردننی لامەرکەزیەتم لە هەموو دنیادا تو بڕۆ ئەو حکوومەتە فیدراڵانە کە لە دنیادا هەن بەهۆی پەیدانی ئەو دەسەڵاتانە و شۆڕکردنەوەی ئەو دەسەڵاتانە چارەسەری بەشی زۆری کێشە و گرفتەکان کراوە لامەرکەزیەت مانای جیابوونەوە نییە مانای دوو ئیدارەیی نییە برادرانی پارتی لەوەش بە هەڵە تێگەیشتن کردیانە هەڵەک و بەزمەک ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بە تەمەیا بچی لەگە حکوومەتی عێراقا ڕێکەوی و قەواری هەرێم بچی و کاتەوە وابکە کاکە مەبەستی ئێمە ئەوە نییە مەبەستی ئێمە لامەرکەزی شۆڕکردنەوەی دەسەڵاتە مۆزەفەک بیاوێتن لە ماوەت نەقل بیلۆ چوارتا چیشی بێتە کن وەزیرەکەی لە هەولێر و بستان زمانی وەزیران یعنی ڕۆتین بەو شێوەیە کۆکردنەوەی دەسەڵات سنترالیزم و مەرکەزیەت بەو شێوەیە حکومڕانی سەر ناخاتن بەس لە ڕووی ئیداریش لە ڕووی مالیشەوە دەسەڵاتەکان کاکە دەسەڵاتەکان کۆنترۆل کراون نەخێر نەکرا لە سەردەمی کاک بەرهەمە من ئەو کاتی بە بڕێوەبەری گشتی بووم لە سەردەمی کاک تۆ بەرهەمە کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بوو لێرە لە هەولێر بەڕاستی دەسەڵاتی شۆڕ کردەوە یعنی بەڕێوەبەری گشتی من بەڕێوەبەری گشتی بووم قەت ڕۆژێک ئیشم بە وەزیرەکەی خۆم نەبوو هەموو دەسەڵاتەکان لای خۆم بوو لە ڕووی ئیداری و لە ڕووی مالی یعنی ئێستا بۆ ئیداری سلێمانی دەسەڵات وا کۆنترۆلکردن بەڵێ مەبەست ئێستا چ جۆرە دەسەڵاتێک بۆ نمونە شۆڕ بکرێتەوە بۆ هەموو پارێزگاکان باشە چونکە بەرپرسانی پارتی دەڵێنەوە بۆ سنووری سلێمانی یەک نمونە برێم کاک حەشیم کاک حەشیم مەسەلە دهۆک پارێزگا سلێمانی پارێزگا هەڵەبجە پارێزگا هەولێریش پارێزگا یعنی ناکرێتن مەسەلە بۆ ئەو پارێزگایە وە لە ڕووی وەزیر و بڕێوەبەرە گشتەکانیشوە بۆ ئەو دەسەڵاتانە ئیلا لەسەرەوە بوون نەچنە خوارەوە بۆ نەچنە خوارەوە یعنی خراپەکەی چییە؟ پاش هێنجینە کاکەوە جگە لەوەی کە ئەو دەسەڵاتانە دانەبەزی لە ڕووی ئیداری و مالی جیاوازیەکی زۆر کرا تو وەرە لەو هەولێرە لەو پایتەختە من حەزەکەی بەیانی وەرە لەگەرم تیمەکەی خۆت بنێرە خەڵکەکەت بۆ دەینم گوندەکان نیشارە دەم کابراگێک چێتێ لە گوندەچێ و دەشتی هەولێرە کابراکیش پارتیە برادری پارتێکە بۆی هەیە لە خۆی بیر لێ بداتن بۆی هەیە خانوو بکاتن لە گوندەکەی خۆی بۆی هەیە مڕەشەی لەو بکڕێتن بۆی هەیە تراکتۆر وەربگیتن بەڵام بۆ یەشێتێکە و بۆ کۆمەڵ و بۆ یەگرتو بۆ گۆڕان نییە ئەدی جیاوازی چیە لە حکومڕانی باش بەزۆکو کاکەمە ئێمە ڕۆژانە دایان کێشە و گرفتووامان ڕووبەڕوو دایان کێشە و گرفتووامان ڕووبەڕوو دەبیتەوە ئێمە ئەڵێن ئەگەر حکومەتی هەرێمە با حکومەتی هەموو هاوڵاتێک بوو بەبێ جیاوازی باش بەزۆکو بۆ فەرق بکرێتن لە نێوان ئەموو ئەوە بەڵێ وەکو وەزیریش دەسەڵاتیان ێجا وەزیری یەکێتی بێ گۆڕان بێ پارتی بێ دەسەڵاتیان نییە لەم کابینێ وڵای من حەزەکەم یەک قسە لەو بکەم من ڕۆژێک چوومە لای بێگەرد خان باشە بۆ ئیشێک چووم گوتم بێگەرد خان ئەوە وەختی خۆ و ئیشا نەک لە دەست مدیر عام بوو بەڕێوەبەری گشتی لە دەست بەڕێوەبەر بوو گوتی وڵای ئێستا گواستایتەوە بەدەست سەرۆکی حکومەتە چی بوو ئیشەکەت
وڵا ئیشی هاوڵاتیەک بوو بیرلێدان بوو بیرلێدان بیرلێدان ئێستا گەڕاوەتەوە بۆ وتیەوە گوازداتەوە بەدەستە سەرۆکی حکوومەتە جاگوتمی یعنی ڕۆتین ئەوها بیتن و یعنی دەسەڵات وە بە مەرکەزی بکرێتن خەڵک بێزار و بێتاقەتە بیتن کاک حەشیم ئێمە حەزمان لەوێ بەڕاستی کە ئێمە سیستەمی حکومڕانیمان پەرلەمانیە مانای پەرلەمانی یعنی دابەشکردنی دەسەڵات یعنی شۆڕکردنەوەی دەسەڵات پاراستنی ڕێی ئازاد پاراستنی دیموکراسیەت جێگرتن لە کۆمەڵانی خەڵک ئێمە وا تێگەشتوین بەڵێ بە زۆکو جێگیری سەرۆک حکوومەت ئەویش دەسەڵاتی بیرلێدانی نییە ئێستا لەم کاوینێ بۆ نمونەوەکو دەسەڵاتی سنووردارکرابێ وەڵای من ئەو پرسیارم لە بێگەردخان کرد پرسیارم لە بێگەردخان کرد بێگەردخان وای جوابدامەوە نازانمی تر دەسەڵاتی لە دەست کاقوبات هەیە یان نا بەڵام ئەو بێگەردخان وا وەڵامی دامەوە بەڵێ بەڵێ باشە بەس وەکو داهاتەکان ئێستا بڵین ئێستاوا باشە ئێستا یەکێتی نیشتیمانی داوا دەکا داهاتەکان هەمووی کۆ بکرێتەوە دوایی دابش بکرێتەوە بەسەر پارێزگەکان ئەبێ بە یەکسانی بە پێی پێویست و بە پێی ژمارە دانیشتوان و بە پێی خزمەت گوزاریەکان و بە پێی پرۆژەکان دابش بکەن لە هەموو دنیادا وایە لە حکوومەتی فیدرالە لە حکوومەتی لە هەرێمیشە دەبی وابیتن ناکرێتن تو برێ من پارەی نەوتمەوەندە بۆ دێ لە پارەی نەوت ئەوەندە دەدەمێ بەڵامە تو تەکمیلە لە سنوورەکەی خۆت بکە باش ئەگەر سنوورەکەی من هیچی نەبیتن ئەبێ خەڵکەکەم وچەی نەدەمێ ئەبێ خزمەت گوزاری تەقدیم نەکەم ئەگەر شکت هەیە فەرموو جەنابن سەرۆکی حکوومەتی بەسەر چاو لیژنەیەکی مختەز بنێرە ئەو لیژنەیە کە چوو لێکۆڵینەوەیکی جدی کرد بابێ هەموو سۆسیال میدیا کۆ بکاتەوە برێ خەڵچینە ئێمە گەیشتنە قەناعەت بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان پارەکان دەبا بەڵام ناکرێت تو بەبێ هیچ راپۆرتێک بەبێ هیچ لیژنەیەکی لێکۆڵینەوە لە خۆتەوە برێ وەڵای بابە یەکێتی پارە لە بانک دەبا یەکێتی موچە نادا یەکێتی پارە نانێریتن کاکە قسانە کەی باوی ماوە کەی مۆدیری ماوە جا شتێکی تر بۆ باس بکەم کاک حەچیم لەسەر مەسەلەی ئەمنی مەسەلە تو وەرە هەندە شت بۆ خۆ بەڕەوا ئەبینی بەڵام بۆ تو بۆ خۆی حەڵالە بەس بۆ تو حرامە کاکە ئێمە دوێنێ لە قسەکانی باسیەوە کە چۆن ئەبێ بێن لە پایتەختا تیرۆر بکەن بەڵێ کاکێ من زۆر ڕاستە بەڵام چێ کردیتی تو لە خۆتەوە ئەو گوناحە و ئەو تۆهما خەیتە ملیەکێتی نیشتیمانی کوردستان ئەو لیژنەیە کە تەحقیقی لەو ئیشە کردیە چێیە ئەنجومەنی ئاسایش ئەنجومەنی ئاسایش بەس پارتی نییە کۆمەڵە کەسێکن ئەو کۆمەڵە کەسە ئەبێ پێکۆ بێن دابنیشن تحقیقێکی جدی بکەن ئەگەر یەکێتی تاوانبارە بە شەیدکردنی هاوکارجاف هەموو ئەوانێک کە دەستیان تایە بەرە ڕووی دادگا بکرێنەوە تو وەرە لەو سەیر و سەمەرەی عەبدوڵای کوێخا مبارەک خەڵکی ناو سەمار کردووە ئاسایشی کوشتووە سەمەد بێتواتەی سێ کەسی لەبەر دەمی مەحکەمە کوشتووە هاتینە لە باتی لێرە دادگایی بکرێن یەک و فەوجیان بۆ کردوونە فەوج حیمایە بکرێن ئێوە تیرۆر نییە ئێواش خۆشاردنەوە نییە لە دادگا بەڵام وڵاهی خۆیان یەکلایەنە هاتینە فلیمێکی مزەیەفیان پیشانی خەڵک داوە و دنیایان تێگەاندووە و وەڵا کاکە ئەوە ئەو تیرۆرە و شەیدکردنی هاوکارجاف ئەسڵەن هاوکارجاف هەر هیچ ڕەفیقێکی زۆر خۆشەویستی من بوو زۆر برادرم بوو یعنی بەڵام تحقیق بۆ شێوەیە ناکرێت باشە بەس ئێوە دەزانن کەس متهم ناکەم کەس متهم ناکەم ئەنجومەنی ئاسایش کە پێک هاتووە لە 5 کەس باشە ئەو ئەنجومەنی ئاسایشە بابێ دابنیشیتن تحقیقێکی جدی بکاتن پێکەوە چێ گوناحبار و تاوانبار و بیدەن بە دادگا تو دێ یەکلایەنە خەڵک متهمەکەی و خەڵک ئەگری و خەڵک ئەدێ دادگا بە قسەی چێ خۆی ئەو شتانە نا یعنی وا دەکەن تو ئەو حکومڕانیە بە تەندروست نەزانی بەس ئێوە پێشتر داوای لیژنەیەکی لێکۆڵینەوەی نێودەوڵەتیشتان کرد بوو وایە ئەنێ ئێوە ناسنە پێشەوە بە ئەو لیژنەیە لەو کەیسی هاوکارجاف گورە ئێمە داوامان کردبوو ئێمە داوامان کردبوو داوامان لە پەرلەمان کردووە داوامان لە ئەنجومەنی ئاسایش کردووە کاکە شەید هاوکار هەزار ڕەحمەتی لێبیتن خۆی عەقیدی ئەو دەستگایە بووە با ئەنجومەنی ئاسایش یەکەم جار بێن پێکەوە
پێکەوە بێن تحقیق لەو کێشەیە بکەن نەگەیشتنە هیچ حقیقەتێک بابی دەنە پەرلەمان و سەرۆکایەتی حکومەت لیژنەیەکی گەورەتر و فراوانتر پێک بینن بۆی هەموو لایەکمان بگەینە ڕاستیەک. بەڵێ ئەنجومەنی یاسایش چەند ئەندامەیەکێتی تێدایە لە کۆی پێنج ئەندامەکە بەشدار نین لەو لیژنەیە ئێستا پێکاتوە؟ نا بەشدار نەبوونە یەکلایەنەوان بۆ خۆیان دانیشتوونە و تحقیقیان تاکردیا ئەژی ئەمینیان لەسەر ئێمە حساب کردووە من حەز ناکەم بچمەوە تەفاسیلە بەڵام کاگەژی لای ئێمە و کوێشتی نیشتمانی کوردستان لەو دەستگایە نەماوە. ئێمە نووسراویشمان بۆ برادری تر کردووە نردومانە بە سەرۆکایەتێرم بۆ سەرۆکایەتی حکوومەت کە ئەوە بگۆڕدرێتن ڕای دەگرن نایگۆڕن کاکە کاندیدی خۆمە یەکێتیە من ئەو کاندیدا پێویستم پێ نییە لەو پۆستە بیتن ئەمەوێ کاندیدشتر دابنێم شراکەتمان لە حیزب بۆ تو حەڵالە فەرمووی ئێستا مەسەلە دوێنێ پێرە عەفوم کە مەسەلە دوێنێ پێرێکە مەجموعەی خەڵکیان لە حکومەت سەحب کردەوە خەڵکی تری لە شوێن دادنێن کاکە بۆ تو حەڵالە بۆ من حرامە منیش بە وەکوویەوە. بەڵێ ناوبڕێکمان هەیە دێمەوە خزمەتە ناوبڕێی کورتمان هەیە دوای لەسەر هەرێم و بەغدا قسە دەکەین چی بکرێەوە لە پەیوەندەکانی هەرێم و بەغدا بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەینە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانن و پڕن لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 138 پەنجەرە بۆ هەمومان هەیە. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود یاریەکە دەستی پێ یاریە جافر سەردەبینی یاریەکی زۆر خۆشە بەتامینی تیپی ئەولا تیپی ئەولایە و ئەم لا جپسینی ئەحماڵەکەمی سەیریکەن هێرش بەرەکەینی شۆکیان کرد بە خۆراکی تیپی ئەولا ئەزانی ئەبێ وەک من دامی کەی اینجا ئەزانی ئەفبەرە وەک میسی لێ ئەزانی ئەوەشیانێکە خۆش بوو هەر بژی جپسینینی کامێکی لە یاد نەکراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بڕست کاک حاجێر سەبارەت بەو کەیسە منیانە ئێستا زۆرجار باز دەڵەکەیەکێتی نیشتیمانی دوای ئەو کەیسەیە و کارجاف و دواتریش کۆکردنەوەی هێز لە لای نزیک ماڵی جێگری سەرۆکی حکوومەت ئەو کێشیان لەگەڵ پارتی دروست کردووە و دوایی دەیانەوێت بەرگێکی بۆ نمونە داواکاری خەڵکی بەبەردا بکەن ئەم پرسە دوای ئەو کێشەیە بڵێن کێشە ئەمنیانە زیاتر بۆچی زاکراوە تەوقیتەکەی بۆچی ئاوکات بوو لەگەڵ ئەو کێشە ئەمنیانە وەڵی کاک حەشیم دوێنێ لە زاری کاگێ منەوراین بیستم وەڵایی دانەوێتن ئەو وەزعانە دروستەکردن بۆی ئەوەی هاوکات زافی پەردە پڕش بکەن کاکە ئەو وەزعانەی حکومڕانی پێش تیرۆرکردنی شەید هاوکات زافی بووە هیچ پەیوەندی بە هاوکات زافیەوە نەبووە بەڵام بایکۆتەکەی قوبات تاڵەبانی دوایەوە بوو خزمەت گوزاری بەڵێ بایکۆتی قوبات تاڵەبانی دوای ئەو پرسە بوو وایە دوای ئەو ڕووداوچکە و لە مانگی دە بەڵێ بەڵام بایکۆتەکەی ئەمڕۆ دوونێ و پێرێ نەبووە
ئیکەڵەکە بووی چەندین ساڵی کە تەحملمان بۆ ئەو وەزعانە کرد کە وا بکەین شتێکی ئەو تۆ دروست نەبیتن خەڵک ماندوو هیلاکەین بەڵام نەهاتنە ژێر بار هەر پێم گوتی لە یەکەم تەشکیلەی حکومەتە ئەو نابی بێ ئەو دەبی بێ ئەو وابی ئەو واچی ئەوەی نادەم ئەوەی دەدەم ئیتر کۆمەڵێک ئەشکال دروست بووم یەکێتی تەحملی کرد بە هەموو شێوەی باڵە ئەتێ بە هەموو شێوەیەک تەحملی کرد هیچ ئەو کاتانە ئەو کاتە هاوکات زافشتی ڕۆ نەکرابوو بەڵام ئەوەی کە ئێستا ئەوەی دەکەنە بڕۆبیانەوە وەڵای یەکێتی بۆیە وا دەکا لەبەر ئەوەی دەیەوێتن ئەوەی هاوکات چاف دیزە بە دەرەخۆنە بکاتن ئێمە لە هەموو خەڵک موسیقین لەسەر ئەوەی هاوکات زاف لیژنێکی تەندروستی بۆ دابدرێت و بە دوواداسوونیی جدی بۆ بکاتن چ ئەزنەبی دەیکات چ عێراق دەیکات چ هەرێمی کوردستان دەیکاتن باشە بۆی بزانین ئەوکیت هاوکات زاف یەکێک بۆ لە کارمەندەکانی ئێمە ڕەفیقێکی نزیکیم بە قەت ڕۆژێک گوێم لێ نەبوو بە حیاتی برێ من یەکێتی نیم نەجنێوی بە یەکێتیدا نە ئینقلابی لە یەکێتی کردیە نەدەژی یەکێتی وەستاوە یعنی کۆمەڵێک شتی پیا دەبی دیراسی بکاتن ئەوە نییە ئەوان بێن تاکلایەنە و حکومە قەرەقۆشیە بدەن بۆیە ئەوە علاقەوە نییە خۆ مەسەلەی کاتی خۆی کە ئەو دوو کەسێک کە باسم کرد کە کاری تیرۆریستیان لە سنووری زۆنی سەوز کرد ئێمە پێمان گوتن ئەوانە لە مەحکەمە داوا کراون ئەوان لە باتی لەزیاتەوەی تەسلیمی دادگایان بکەن فەوزیان بۆ کردنەوە کاکە حیمایان بۆ زیادکردن بەڵێ باشە بەس ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی دەزانن بۆ نییە بری وەڵای بابە یەکێتی بەڵێ ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی دەزانن کێ ئەو کارەی تیرۆرکردنی ئەو کار جافی کردو وەکو ئەگەر ئاماژەش پێنەکە معلوماتتان لایە کێ کردوویەتی لە ڕێی دەستگا من معلوماتم نییە لەبەرەوەی نە لە لیژنەی تحقیق بوومە نە لە لیژنەی تحقیق بوومە منیشتان ڕاستفادۆ بەڵام ئەڵێم بعد ئەنجومەنی ئاسایش پێکەوە کۆ بێتەوە تحقیقێکی جدی بکاتن ئەگەر خۆیان بۆیان ناکرێتن بە راپۆرتێک بەرزکەنەوە بۆ ئەنجومەنی وەزیران بڵێن ئێوە لە ئاستی ئەنجومەنی وەزیرانەوە لیژنەی تحقیقی پێکبینن بۆیان ناکری بابیدن بە لیژنەی پەرلەمان بۆی بەڵام من قبولم نییە بێ خۆیان بەستەنها بەشەکەی خۆیان قرارات دەرکەن فران متهمە فران بژیرێ بڕۆ سەرماری فرانی تەقە لە فلان بکە کورەوە حکمی قەرەقۆشیەوە کەی حکمی تەندروستە بەڵێ هەرەوەی هەولێر قەرەقۆشییانەوەی سلێمانی جەستا خۆتان بە قەرەقۆشی نازانن هەرەوەی هەولێر وایە هەمووی هەر شتێک بەو شێوەیە ئەنجام بدرێتن ساحیبی ئەنجام دەرەکە بەرە ڕووی دادگان نەکرێتەوە لە ڕێگای لیژنێکی تەندروست و لە ڕێگای لێکۆڵیەوەیشی تەندروستە بەڕاستی حکمی قەرەقۆشیە باشە کاک حاجی وەکو ئەوەندەی کە بەڕێز داگاداربی ئێستا جێگری سەرۆکی حکوومەت لە مەکتەبی سیاسیەتی پێشوازی لەو شاندانە دەکات بەنیاز نیە بچێتەوە کۆبوونەوەی حکوومەت ئەوەندەی کە بەڕێزە دۆکو ڕێکارە حیزبەکەی ئاگاداربی هیچ ئەوش بڵێن بڕیارێکی یەکێتی نیشتیمانی و ئەنجومەنی سەرکردایەتی یاخوو بڕیاری شخصی خۆیەتی قوبات تاڵەبانی نا مەسەلە خۆ پرسڕاکرا لەگەر ئەنجومەنی سەرکردایەتی لەگەر کۆبوونەوەی مەکتەبی سیاسی و دەستەی کارژێڕی کاقوبات ئەو بڕیارەی بەتەنێ نەداوە کاک قوبات شێکرد لە هەواڵانی ئەندامی مەکتەبی سیاسی و ملزیمە بە بڕیارەکانی ئەنجومەنی سەرکردایەتی بە بڕیارەکانی مەکتەبی سیاسی و دەستەی کارژێڕی ئێمە کۆمەڵێک شتە مەسەلە کاقوبات نیە کاقوبات خۆی بەتە عاجزم لە کاک مەسرور شتەکە بەو شێوەیە نییە ئێمە حکمڕانیەکەمان پێ حکمڕانیشی ناتەندروستە ئەمانەوێ دابنیشین چارەسەری کێشە و گرفتەکان بکەین ئەو کێشە و گرفتانەی لە هەموو بوارەکانە هەیە لە نەوتە لە غازە لە ئەمنیەتە لە ناوچەکانە لە جیاوازی ناوچەکانە لە دامەزراندنە یعنی کاکێەوە من تو هەندە شتت بۆ باز بکەم یعنی یەک دنیا ئەرکەوتوتە سەر ئەو حکومەتە کە هیچ واجب نییە هێزێکی ڕۆژیان دروست کردێت 10,000 کوردی ڕۆژئاوا پارەکەی لە وەزارەتی ناوخۆ سەرفەکرێ چۆن ئەبێ پارەی ئەو میلەتە و قوتی ئەو میلەتە بدەیت بە خەڵکی تر
لەسەر بودجەکان لەسەر وەزارەتی ئەوانە ناوخۆی کۆمەڵی هەرێمە گرفتن کۆمەڵێک چێشەن کۆمەڵی گرفت و کۆمەڵێک چێشتن کاک حەکیم پێویستە دابنیشن پێکەوە بەڵێ بەس وەکو بۆی چارەسەری ئەو چێشە گرفتانەی هەمووی بکەین بەڵێ وادەیەک دیاری کراوە هیچی نێرینەوە وە دەبی تێژ بگەین هەردوو لامان نە برادرانی پارتی دیموکراتی کوردستان ئەتوانن حکومڕانی بەتەنیا لە هەرێمی کوردستان بکەن وەنەیەکی نیشتیمانی کوردستانیش ئەتوانێت حکومڕانی بەتەنیا بکە لە هەرێمی کوردستان نەک ئێمە ئەو دوانش پێویستمان بە هەموو لایەنەکانی تریشەیە کە بەڕاستی بێن وجودیان هەبیتن ئەگەر وەزیریشیان نەبی مەسئولیتیان ناحکومژنوێت لە کۆڕ و کۆبوونەکان شارەکەمان بکەن پێشنیانمان بۆ بکەن ڕەحلەمان لێ بگرن یعنی قسان وەربگیرێتن بەڵێ بەس ئێوە دەڵێن بڵێن لە وەکو سەرۆکی حکومەت مەسرور بارزانی لە ئەو نیگەران نین وەکو یەکێتی نیشتیمانی چونکە ئەو سەرۆکی کابینەکەیە و ئەو ئێستا سیاسەتی حکومەت بەڵێ زیاتر گلەکان بۆ ئەو دەگەڕێتەوە چکە دەسەڵاتی یەکەم لەدەست ئەو سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستانە پشتی شەر بەر ئەو دەکەویتن لەگەر کۆی ئەو تیمەی کە لە حکومڕانیە بە وەزیرەکانەوە بە بەڕێوەبەری گشتەکانەوە بە ڕاوێژکارەوە بەوانە بە هەمیانەوە بەڵام پشتی شەر بەر کاک مەسرور دەکەوێتن چکە خۆی مەسئولی یەکەمی حکومەت یاریمی کوردستانە باشە بەس ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی نوقڵی لەوە دەکەن بۆ نمونە داهات باش لە سنووری سلێمانی کۆ نەکرێتەوە یاخۆ بڵێن قاچاقی هەم لە سنووری سلێمانی بێ لە دەواازەکانی تری هەولێر و دۆک هەنی نوقڵی لەوە دەکرێت ینی قاچاقی وشت نەبێت لە هەردوو سنوورەکە کاکەوە ئەوە ئیشیمە ئیشی حزب نییە ئیشی یەکێتیون ئیشی پارتیشە ئەو ئیشی حکومەتە حکومەت دام و دەستگای ڕسمی هەیە ئەو دام و دەستگانی کە بەرپرسن لەو شتانە بانن لە میدیاکانە قسە بکەن یەکێتی لەو سنوورە وای کرد ئەو تۆمانە بۆ یەکێتی نەبەخشنەوە بابێن بچن خۆیان بە دوواداچون بکەن لەکوێ ڕێگریان لێکرا بڵێ ئێمە چوین لە فران شوێن ڕێگریمان لێکرا نان هێشتێمە وا بکەین هەر قسە نەکەن با بە دەلیل و مستەم سەک باشە سەبارەت بە ئێمەش لەو حەفم کە کاک حەشیم ئێمەش لەو حکومڕانی خێرمان پێ نەکراوە ئێمە لە زۆر حقوقی خۆشمان خۆش بووینە و هەموو حزبەکانی شاهیدی ئەوەن کە ئێمە بووینە چەتر بۆ هەمووشیان ئێمە بازێکی زۆرمان لە پێنا ئەو شتانە داوە و ئێمە خێرمان پێ نەکراوە غەدرمان لێکراویتن خێرمان پێ نەکراوە کە دوونێکە باسی عەدەدی ئەوەندە مستەشار و ئەوەندە مدیر عام و ئەوەندە وەزیرە ئوشتانیان بەرکەوتووە کاکێ من خێری بە ئێمە نەکردووە بە هەزار ئەوەندەی پارتی دیموکراتی کوردستان خوێنمان بەخشیە خەباتمان کردیە سەنگەرمان لە دژمنەکانمان گرتیە کەس خێری بە ئێمە نەکردیە ئێمە ئەسڵ غەدرمان لێکراوە زۆر باش پەیوەست بە بەغداد ئەوەی کە لەو ماوەیەدا سەرۆکیەکێتی زۆر لە بەغدایە باز لەوە دەکرێت کە ئەو سەرکەوتوو نەبووە لەوەی کەمە بڵین زۆر لە بەغدانیە زەرورەت دەخوات کاک حەچی با یەکشت بە برای خۆم بریم ئێمە هەرێمێکچین سەر بە حکومەتی فیدرالی عێراقین دەستور وای نووسیتەوە ئێمە دەوڵەت نین دەستور کۆمەڵێک مادە و بورگەی تێدا کە حقوقەکانی هەرێمی کوردستانی دەستنیشان کردووە ئەی نابی ئێمە بچین بە دوای ئەو حقوقانە دابگەڕێین کە لە هەرێمی لە دەستورە بۆمان مسۆگەر کراوە فەرمو لەو ڕۆژانە لە ڕێگای برادەران و تیمەکەی ئێمە توانیمان لیژنەی مادەی 140 نوێ بکەینەوە کاکەوە کاری باشە ئەوە کاری باش ئەوە کاری باش نییە وڵای وەزیری ژینگە نابی لۆتوبی وەڵام مستەشارە نابی لۆتوبی ئەو مدیر عامل نابی لۆتوبی کرا ئەو شتانە کەی چارەسەری کێشەکانن چارەسەری کێشەی ئێوە ئێمە غەدرێکی زۆرمان لێکرێت لە زوو ڕۆوە بابچین لە بەغدا ئەو حقوقانە وەربگرین حقوقی مەش لە بەغدایە نە لە تورکیا نە لە قارانە حقوقی مە لە بەغدایە ئێمە دەبی بچین لەگەر بەغدا بەڕاستی دروستی لەگەریان دابنیشتین پێیان برین ئەوە حقوقیمە ئەوە دەستور شاهیدە بەدایەوە دابگەڕین سەرۆکی مە بەڕاستی لەو ماوەی زۆر ماندوو بوو زۆر هیلاک بوو بە دوای پۆستان نەگەڕا سەرۆکیمە چوو بە دوای ئەوە گەڕا چۆن بتوانین ئەو حقوقی کە لە دەستورە بۆمان زامن کرا ئەوەی جێبەجێ بکەین باشەوە کوچی ینی چکە ئێستا مادەی 140 لە 2007ەوە جێبەجێ کرابایە
ئێستا قۆناغی یەکەمی شێر خۆجێبەجێ نەبووە. بەڵێ ئەوە نەتیجەی چی بوو؟ نەتیجەی چی بوو کاک حەکیم؟ هەمومان ئێمەش بەرمانەکەویتن پشیە و خراپە. هەمومان پێکەوە ئەوەی لە ساحی هەرێمین لە گۆڕپانی هەرێمی کوردستانین وەکو پێویست غەممان لە ویشتانە نەخواردە. سیاست بە عینادی ناکرێتن. سیاست بە عینادی ناکرێتن. سیاست هیچ مستەحیلیش نییە. وەکو سیاست بە تەوافقە، بە دانیشتە، بە گفتوگۆیە، بە لە یەکتر گەیشتنە. باشە. پێنج خولێکێکمان ڕۆژە گوتیان مالیکی زۆر خراپە و ڕۆژە گوتیان عەبادی هێزی هینا و ڕۆژە گوتیان ئەو وایە ئەو خراپە کە سیاست بەو شێوەیە ناکرێتن. ئێمە دەبی تەواو تێبگەین هەرێمێکی سەر بە عێراقوەی. هەموو ئیشمان لە ڕێگای عێراقەوەیە، هەموو ئیشمان. جگەر لەو دەسەڵاتی دەستوریە کە پێمان درراوە چ عادی خۆمان و لێرە لە هەرێما بیکەین. بەڵام شتی تر کاکە ناوچە جێناکۆکەکان و کەرکووک بۆ ئێمە زۆر پێویستە. یعنی تو بزانە پارێزگای کەرکووک بۆ لە دەستمان چوو لەسەر چی؟ ناتەبایی. برادرانی پارتی کە هێشتا مەجلیسی محافزەکان حەل نەکرابوون نەهاتن کۆبوونەوەی وەڵا کەرکووک داگیر کرا. ئێمە نایان لە کەرکووک دابنیشین کۆبوونەوە بکەین و پارێزگار بگۆڕین. کورەکە کە تو وەرە پارێزگار بۆ کەرکووک دابنێ سبەی من و تۆ و ئەویش هەموو دەگەڕینەوە کەرکووک. ئەوە ئێستاش پارێزگاری کەرکووکمان لەدەستدا لەسەر ئەو عینادیانە. باشە بەس سێ خولێکێکمان ماوە سەبارەت بە سەرۆکی یەکێتی ئەوەی کە لە هەندێک ڕاگەیان بازەکە وشتی فەرمینیە. هیچ بەرنمەیەکە بووە کە سلێمانی داری سلێمانی ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ بەغدا بکە بەس لەم هەوڵە یەکێتی نیشتیمانی سەرکەوتوو نەبوو بێت لەبەرەوەی کە بڵێن بۆ نمە داهات لێرە تەسلیم بکرێت لە پرۆژه یاسای بودجەی 2023 ڕەنگ بداتەوە یاخود ئەگەر حکوومەتی هەرێم پابەند نەبوو پارێزگاکان مافیەوەیان هەبێت ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ بەغدا بکەن شتی وایە بووە پرۆژەی لەم شێوێ؟ ئێمە قەت ڕۆژێک لە ڕۆژان من لە هەموو کۆبنەکانی ئەنجومەنی سەرکردایەتی بەشدار بوومە نشتی وا باس کرا نە پلانی واش دانراوە نەبیش لەو شتەکرایەوە. ئێمە هەموو بیر و بۆچوومان ئەوەیە کە پێگەی حکوومەتی هەرێمی کوردستان بەهێز بکەین لە بەرامبەر دەور و پشتەکەشمان و لە عێراقیشەوە هەوڵ بدەین لە عێراقیشەوە هەوڵ بدەین کە بەڕاستی عێراق بە معنای کەلیمەی کە دەوڵەتە و خاوەن سیادی خۆیان بێدیفاع لە هەرێمی کوردستانیش بکاتن. هەندە شتە ئێمە بۆمان ناکرێتن. ئێمە ئێستا وەکو هێزەکانی خۆمان ناتوانین بەنگاری تورکیا بینەوە، ناتوانین بەنگاری دەوڵەتی ئێران بینەوە. بۆ حرامە گە بچین بە عێراق برێن وەرن کاکە ئێمە هێزەکانمان عایدی مەنزومەی دیفاعی ئێوەیە، وەرن لەگەر ئێمە بتوانین سنوورەکان بپارێزین. بۆ خراپە بۆ خراپە. کۆمەڵێک حقوقمان هەیە عێراق خۆی لێ شاردەوە. مەسەلەن لە دانانی میزانی ساڵانە لە پارەی حاکیمە یەک دنیا پارە بۆی حاکیمە دادەنرێتن بەڵام وەکو پێویستیش ئەو پارە بۆ هەرێمی کوردستان سەرف ناکرێتن. ئێمە دەچین غەم لەوانە دەخۆین. مەسەلەی بیتاقەی تەموینیە، مەسەلەی داو دەرمانە، ئەوە هەموو ئەو پارە لە حسابی کورد دەگەڕێتەوە بۆ میزانی حاکیمە لەوێش وەکو پێویست بۆمان سەرف ناکرێتن. ئێمە دەچین دیفاع لەو شتانە دەکەین. باشە بەس هیچ بەدەساتوە تا ئێستا لەوانە بۆی کۆبوونی خۆراک و ئەوەی تر هیچ بەدەساتوە؟ تقریبا شتێکی باش کراوە، هەوڵ و کۆشێکی باش کراوە چۆن ئەوە لیژنەی مادەی 140 کەوتەوە گەڕ و دەست بە ئیشەکان دەکە و میزانی بۆ تاکسیس دەکرێتن لە میزانی ساڵی 2023 ببوورە. لەوانەی تر زۆر شت لەو وەسیقەی کە بۆ ئیدارەدانی دەوڵەت لە نێوان هەموو لایەکمان تەوقیع کراوە کۆمەڵێک شتی باشی بۆ هەرێمی کوردستان. کە حاج بەدە پسەرم بە کوردی سوپاس دەکەم. هیچ ئێستا هیچ گفتوگۆیەکەیە بۆی کۆبوونەوەی پارتی یەکێتی بکرێ لەسەر راستی باڵە بە کورتی بێ سوپاس دەکەم. هەردوو لە سۆسیال میدیا جوملێ بوون، هەردوو لە ئامادە بوونە ئامادەن کە کۆبوونەوە بکەن، بەڵام لە مەوعید و شوێن و جێگاکە نازانم. بەڵێ سوپاس دەکەم، زۆر سوپاس بۆ بەڕێز کاک حاجی مەسیفی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی. سوپاسی ئامادەبوون دەکەین. سوپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز، سوپاس باوەکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.